لارکوێکم سڵاوتان لەوێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینا ئەڵقەیەکی دیکەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. بەڵێ دەرباس ئەمڕۆ بەیەگەیشتینەوە بینەرانی ئازیز سلااوتان لێبێ سلااو لە بینەرانی کوردستان سار و کوردستان تیV بەخێراتنی هەموو میوانانەکەم بەخێراتنی لێژنا و بەخێراتنی گروپی میوزیکەکەم دەستان دەستی ماندووبوونتانەکشم یاخوا ماندوونە بن مامۆستا سەید ئەحمەد لەوەیە بەخێر بێن ئەمڕۆژ پێتانەگەینەوە لە ئەڵقەی دووەمی پرۆگرامی قۆناغی دووەمی پرۆگرامی کوردستان ستار. قۆناغی دووەم وەک ئاماژەم پێکرد هەموو بەژاربەکان دابەشی چەند گروپێکراون و لە گروپەکان بەرهەمی هاوبەش پێشکەش دەکەن. ئەو کەسەی کە لە بەرهەمە هاوبەشەکە توانی لێژنە ڕازی بکات کە زۆرترین بەڵێ وەربگرێت ئەچێتە قۆناغی داهاتوو. خۆ ئەگەر کەسێک لە گروپەکە شایستەی ئەوە بێت دەنگێکی تر وەربگرێت ئەوە کارتێکی سەوز بەکارە هێندرێت بۆ ئەو بەشدار بووی کە شایستەیە لە هەمان گروپ